ئێمە ئێستا حالیان چاوەڕێین نەتیجەی سامانە سروشتەکانەکەین بۆ دابینکردنی بەنزینخانە بۆ پاس و تەکسی ناوشاری سلێمانی. ماوەیەکە نرخی بنزین گران بوو لە هەندێک لە شارەکانیش وای لێ هاتۆ کە بنزین نەماوە. ئەمە کاریگەری لەسەر تەکسی و پاس و پیکابیش دروست کردووە کە نرخی بنزین بەرز بێت، ئەوانش پێویستەکە کە بۆ دەرهێنانەوەی بژێوی ژیانیان کرێکانیان زیاد بکەن. دەپێنەوە ئەوەی کە کرێ زیان نەبێت لە شاری سلێمانی، سندیکای شۆفێران لە شارەکەدا هەستاوە داوای لەلایەن پەیوەندیدار کردو بۆی کە بنزین دابین کرێ بۆ تەکسی و پاس بۆی کە نرخی گواستنەوەی هاوڵاتیان گران نەبێت. نچمەلای ئازاد ئەحمەد سەرۆکی سندیکای شۆفێران گە فەرمی تێرەکە گەزا سڵاوە لێ بێت چیتان کردو بۆ تەکسی و پاس؟ زۆر سپاس دەکەم. چیتان کردو بۆ تەکسی و پاس بۆی کە نرخ گران نەبێت، چونکە پاس لە ئێستادا نەفەری بە 750 دینارە، لەوانەش ببێ بە 1000 دینار گەیشتی شەبۆنەکە. چیتان کردو بۆ ماڵەتان؟ ئێمە ئەوەتی کە بنزین سعرەکەی بەرز بۆتەوانێت چەند ڕۆژێکە لەگەڵ شۆفێرەکانە لەسەر هێڕین بەرپرسی هێڵەکانی دەرەوەی ناوەوەی شار هاتن بۆ لای ئێمە کە ڕێگە چارێکیان بۆ بدۆزینەوەنێ کە سیاری بنزین گران نەبێت. وە شۆفێرانیش تەمەنەی ئەوە ناکەن گرانی بکەن و فرسەت بێنن لە گرانبوونی بنزین، ئەوانیش تەمەنەی ئەواکەن سیارەکە و خۆی بێنێتەوە. ئێمە هەستاینە ڕێگەی خۆمانەوانەیە نووسرامان ئاراستەی بەڕێز قایمقامی مرکزی سلێمانی کردووە، بەڕێزیشان بەرزی کردوەوە بۆ جەنابی پارێزگاری سلێمانی، لە پارێزگاری سلێمانیەوە ئاراستە کراوە بۆ سامانە سروشتەکان. ئێمە ئێستا حالیان چاوەڕێین نەتیجەی سامانە سروشتەکانەکەین بۆ دابینکردنی بەنزینخانە بۆ پاس و تەکسی ناوشاری سلێمانی بۆی کە لەسەر هاوڵاتیان هیچ سیارێ زیان نەکرێت. باشە، ئەمە میکانیزمەکە چۆنایی ئێستا بڕێ لەسەر دراوە بەس تەنهاوە ماوەکە بەنزینخانەکە دیاری بکرێ؟ لە قایمێت بەڕێزیان ئەوان بە ڕێیان مافەقەتیان کردووە، جەنابی پارێزگاریش هەر مافیق بوون ناروێنە بۆ سامانە سروشتەکان ئەکە و کاتە ئەگەڕێتەوە سەر ئیمکانێتی سامانە سروشتەکان ئایا ئەو بنزینایی بۆ لە بەردەستە بۆی دابی نەکرێت چۆنیە جاریان نەتیجەیمان دەست نەکەوتووە. ئەما ئەگەر بۆ نمونە بڕیاری لەسەر بدرێ بنزینەکە باید چەنە بێت لە کوێدا بەشەکرێ؟ ئەم سێ بنزینخانەیە لەو سێ بنزینخانەیە دابەشەکرێت بۆ پاس و تەکسی. ئەو سێ بنزینخانەی کە بنزینی 750 دێنی تیاوەشەکە بڵە کوالیتێکەشی باش بێت. باشە لەو کاتەیە بۆ نەکە سێ بنزینخانێت تەرخام بکرێ بۆ تەکسی و پاس واتای ئۆتۆمبیلی تایبەت ناتوانێت بچێتەوە؟ لەو کاتانە ئۆتۆمبیلی تایبەتی تانیە بەس بۆ پاس و تەکسی. ئەمەش بۆچی بۆ ئیدامەکردنی وەزعەکە کە کرێی پاس و تەکسی لە شاری سلێمانیە گران نەبێت. باشە، من هەندێک لە شۆفەی تەکسیەکان لە سەری بنزین قسەم لەگەڵا کردوون کە ئەڵێ ئێستا جارانگە بچوونیە بە 3000 بۆ شوێنێ ئێستا کردووە بە 4000 و 5000 و چیتان کردو بووی کە نرخ بەرز نەبێتەوە؟ تەکسی ناوشار خۆ دەزانی 30,000 تەکسی ناوشار لە ناوشاری سلێمانیە. ئەم تەکسیانە بەڵێ لۆگوانەیە و کۆنتترۆڵن لە ژێر سەیتەری ئێمە و گواستنەوە و لایانی پەیوەندیداران، بەڵام بە نیسبەتی سیاری تەکسیەوە کە داوای زیاکەن ئەمە مەسەرەن ئێمە لەم حاڵەتا کە بنزینەکەمان لە بەردەستانیە ناتوانین مەحاسەبەی کەسکەین، بەڵام هێڵە ڕسمیەکان کە هێڵی ڕسمین چ تەکسی دەرەوەی شار چ پاسی ناو شار چ پاسەکانی دەرەوەی شار هەتا ئەم دەقەیە کەس سیاری زیان نەکردووە. واتە پاس گرانی نەکردووە؟ هیچ حاڵەتێکیش نەبووە، بەڵام ئەوان هاتوون بەلای ئێمە ئەڵێنێت لەم کاتا لەم ئێستا بەدواوە بۆمان دەرنانێت بەم وەزعیشکەین لەبەرەوەی مایەکەمان دەست ناکەوێتەوە. باشە 750 دینارە بۆ گواستنەوەی نەفەرێک بە پاس، ئەمە گران نییە؟ خۆی ئەمە هەر لەم ڕوانگەوە دروست بۆ کاتەمە سەرۆکی سندیکان نەبووم و کاتە من لە گەراجی بەغا بووم، بەرپرسی گەراجی بەغا بووم، ئاگادار بووم کە سندیکای شۆفێران دەرگای بەرپرس نەما لی نیەن لە 500 نەبێ بە 750، بەڵام بەداخەوە سوودی نەبوو، بنزین هەر گران بوو بە 750. ئێستش ئێمە کە خۆم لێرەم سەرۆکی سندیکای شۆفێرانی سلێمانیم لە هەوڵام ئەو وەزعە بەسەر سلێمانیان نێت کرێ زیاب کرێ، هەم بۆ هاوڵاتی خراپە هەم بۆ سایقی تەکسیش و پاسیش نادوون بەلای من تەمەنای ئەو کەن گرانیکەن. سایقی پاسە تام دەقێت تەسخیەوە لەگەڵ هێڵەکانی دەرەوەی شار بە تەکسی و پاسەوە دینارێکیان زیان نەکردووە هەتا ئەم دەقەیە. و من ئەوە دووبارە ئەکەمەوە ئەمەوەیە کە ئەوان بەو گیرفانە بەتاڵەی خۆیانەوە بەو ئیمکانیەتە کەمی خۆیانەوە کە توانیوان هەتا ئێستا گرانی نەکەن، حکوومەتیش با تەسخیە بۆ خۆی با بە ماوەی مانگێک بنزینی 750 دابینکە هەتا بزانانی خۆی گەورە وەسعەکە بەرەو شووە بە. باشەگە لە حاڵەتەکە دابین نەکرێت چارەسەر چیە بێت؟ کاگدی ئەگە دابین نەکرێت خۆ تۆ ناتوانانی سایقێکی پاسی ئیشبارکەی کە بە بنزین بە گرام کڕێ و یا سایقێکی تەکسی بنزین بە گرام کڕێ و حکمی لێ بکەی بڵێ بی بۆنە شتیوان نییە.
ئەگەر وا بڕاخوا بۆ ڕۆنەکانە وڵا گرانەکرێت چونکە دەرینە داماوتیا بچێت ئەی چار نییە حل نیە ئێستا کابراایکی دوکانەر دوکانێکی هەیە ئەشەیەگەکڕێ بە قانجازەی فرۆشێتەوە ساقێکی تەکسیش بۆی ئیژەکە بۆیە بنزین نەکڕێ بۆیە سەراگرێ بۆیە لەو بەرەتاوا وەستێ لەبەرەوەی کە بنزینی تێکە شتێکی دەستکرێت کە دەستینەکە نیک هەر زۆر نیکە چێ سیارەکەی لە بەرماڵەوە دانی و ئیش ناکە